دیارە لە ئەوڵەوە بێگومان لە سەرەتاوە کۆمەڵێک ڕۆتینات هەبوو لە با بڵێن لە ڕێنمایەکانی وەزارەتی دارایی بە هەوڵی بەڕێز سەرۆکی لیژنەکەمان و ئەندامانی لیژنە کۆبوونەوەیەکی هاوبەشمان لەگەڵ وەزارەتی دارایی بەڕێز و لەگەڵ وەزارەتی پیشەسازی بەڕێز و هەروەها ئەندامانی لیژنەکە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا ئەم ڕێنمایانەمان دەرکرد پێکەوە بۆ ئەوەی کاراسانی بۆ کەسانە بکرێت کە قەرزی پیشەسازی وەرەگرن. زۆر بەڕێزەوەم قساکەم بەڕێز کاک ڕەشید تاهیر تەلەفۆنەکە بۆ بانکەکان پێیان ئەڵێ کاکە ئەو ڕێنمایە وەکو خۆی جێبەجێ مەکەن ڕێنمایی تریشمان هەیە واتە ڕێنمایی پەرلەمان و حکوومەت هەیە ڕێنمایی کاک ڕەشید تاهیریش هەیە ئەو بۆ پەڕی ڕێزەوە قساکەم دوایش وەڵام پێت ئەڵێم کێوتوێت بەسەر چاو. طبعا من ئامادەم ئەگەر لە دادگا شکات بکەی ئامادەم بێمە بەردەم دادگا. طبعا وەکو برادران ئاماژیان پێدایکێ لە هۆکارە هەرە سەرەکیەکانی کورتێنان زیادە ڕۆییە یاخۆت زیادە خەرجکردنە زیاد خەرجکردن و کورتێنان وەکو وترێ دوو دی و یەک دراونە ینی ئاوایە. طبعا لە لاپەڕەی شەشتا هاتووە بوجەی هەرێم سنووردارە بە هیچ شێوەیەک لە ئاستی پێداویستەکانی وڵاتێکدا نییە کە ساڵەهای ساڵ وێران کراوە ژێرخانەکەی لە ناو براوە والله ئەمە ڕاستە. بەڵام تو ویژدانتان تو ئەو خوایی کە خاڵقی کردوین لە ئێوە پرسم وڵاتێک ئاوا وێران بێت بوجەکەی ئاوا کەم بێ ئەبێ چۆن کەسێک بەرپرسی بێ ئەبێ کەسێک بەرپرسی بێ زیادە ڕەوی بکە یاخود ئەبێ کەسێک بەرپرسی بێت حساب بۆ قورسایی هێلکەیەکیش لەسەر ئابووری وڵاتەکەی بکە. کاتێکە تۆ بوجەکە کەمە وڵاتەکە وێرانە لە هەمان کاتە پلانیشی نییە وەکو پێویستیش خەمخۆری نییە ئیتری وڵات وێرانترە بێ ینی کاکە ئەوەی هێنانەوەی ئەم پاساوە بۆ لە ئێستا نابێ بۆ پەردە پۆشکردنی خەلەلەکانی ئێستا بێ ئەبێ بۆ پند لێوەرگرتن بێ ئەبێ بۆ ئەوە بێ ئێمە لێرەوە هانی بەرپرسەکانمان بدەین زیادە ڕەوی نەکەن یعنی کارەساتێکی گەورەیە تۆ پارەی نەبێ وڵاتەکە وێران بێ پلانیشی نەبێ حکوومەتەکەشی وەکو پێویست ینی نازانم نامێ وشەیەک بەکاربێنم چی ناوێک بدۆزمەوە بۆ بەرپرسەکان کە بەم شێوەیە زیادە ڕەویەکەن ینی تەنها نمونەیەک ئەهێنمەوە لەسەر ئەم بابەتە سەرۆک وەزیرانی تکا دەکەم کە عەبڵە هەندێک هێمنی خۆت بپارێزە و قسەکانی خۆت بکە بەسەر چاو ببورە تکایە ببورە. سەرۆک وەزیرانی نوێی بریتانیا کە هاتە سەر حکوم یەکسەر ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بوویەوە کە قەیرانی گرانبوونی بەنزین بوو دڵنیام جەنابتان ئاگاتان لێتی. ئەم سەرۆکە دوو شتی کرد یەکەم داوای کرد لە هاوڵاتیەکانی خۆی لە کاتێکە سیارە لەناو شارە لێخڕن بە گێڕێک لێ بخڕن کەمتر بەنزین ببە لە هەمان کاتە خۆی یەکەم جار دەست پێشخەری کرد پاسکیل لێ بخڕێ. بەم شێوازە تۆ ئەتوانی زیادە ڕێی کەم بکەیتەوە نەک تۆ بڕۆی بۆ ئەم ساڵ 156 ملیار دینار دابنێی بۆ کڕینی سەیارە بۆ کرێی سەیارە بۆ سوتەمەنی سەیارە بۆ چاکردنەوەی سەیارە. یعنی من نازانم ئەگەر بەرپرسانی ئەم وڵاتە بەو پەڕی ڕێز و حرمەتەوە بۆ هەمویان ئەگەرەکو کێشەیەکیان لەگەڵ هاوڵاتەکانی خۆیانە نەبێ والله پێویستیان بەوە نییە کاتێکە سەرۆکێک لە شوێنێکەوە ڕوا بۆ شوێنێکی تر 50 سیارەی بەدواوە بێ جا خەرجیەکانی سیرکە. بەڕێزان لە بارودۆخێکی لەم جۆرە تۆ چۆن کارەکە یعنی لە بارودۆخێکی ئابم شێوە کە ئەمە دۆخی وڵاتەکەمانە ئەمە وەزعی پەرلەمانە ئەمە وەزعی حکوومەتە ئەوە ژیانی خەڵکە یعنی زۆر مەبەست بە ئەم بابەتە من ئەمڕۆ کە قسە لەسەر بوجاکەم تکایە یعنی ئێوە تا ئێستا و پرسیارەتان بە مێشکان تەئکید هاتووە ئێوە زانن بەشێک لە وڵاتە ڕقیانە لە مەسئول ڕقیانە لە بەرپرس ڕقیانە لە وەزیر ڕقیانە لە پەرلەمانتار یعنی ڕقیانە لە هەر ناوی بەرپرسیانە ڕقیانە لێ بۆ تا ئێستا و پرسیارە ناکەین خێرە ڕقیانە لێمان
خۆ من تاوەگو تەنەکەچی بووم طبعا پێشتریش ئیشم تەنەکەچی بۆ ڕاستە خەرجی قانونیشم کەس ڕقی نەبوو لە من بەڵام ئێستا پەرلەمانتارم ڕقیانە چونکە ئەزانن من لە ماڵێکی باشم ئەزانن من سیارەم هەیە ئەزانن مناڵەکەی من خۆش ئەژی بەڵام لە هەمان کاتا ئەشزان خەڵکیشم لەبیر چووە طبعا بۆ هەمومان ڕاستە کابڵەت کە باسی بودجە بکات کە باسی بودجەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان بانکەکان یەکێکە لە کێشە هەرە گەورەکان بە تایبەت ینی ئەگەر متابعەتان کردبێ لەم یەک دوو مانگی ڕابردووە ببورن کێشەی پێدانی موچەی فەرمانبەران هەیە مامۆستایان زۆر دواکەون ینی ئەمڕۆ بۆ ئاگادایتان لە هەندێک شار و شارۆچکەی هەرێمی کوردستانە مانگرتن کراوە لە دەرسوتنەوە لەبەرەوەی موچەیان وەرنەگرتووە ینی بەڕێزان تکاکەم هەندێک نمونە ئەهێنمەوە پێویستە بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکە بۆ پشتیوانیکردنی قسەکانی خۆم لە ئیتالیا لەم ماوە تووشی کێشەیەکی دارایی بوونەوە یەکێک لە ویلایەتەکانیان بەشێکی زۆر لە پەرلەمانتارەکانیان بڕێک لە پارەکانی خۆیان خستگەڕاندەوە بۆ خەزیێنەی گشتی وەک هاوکاریەک بۆ ئابووری وڵاتەکەیان بەڵام لە هەرێمی ئێمە لە کاتێکا سیستمی بانکی کێشەی تایە پەرلەمانتار و وەزیر ئەڕوا موچەکەی خۆی پێش هەموو کەسێ وەرەگرێ بەڵام فەرمانبەری تر پێی نادرێ خۆشم طبعا خۆشم خۆم یەکەم کەس کە قسە لەسەر هینەکەم قسە لەسەر پەرلەمانتار ناکەم قسە لەسەر سیستمی حکومت سیستمی ئیدارە و دارایی ئەەکەم داهاتی نەوت طبعا لەسەر داهاتی نەوت زۆر بەداخەوە والله ئەم قسانم بۆ ئەوە نییە زۆر بە نیگەرانیۆم قساناکەم خۆزگام وڵاتەوە نەبووە داهاتی نەوت هەرچی لەسەر بڵێ هەرچی گومان بکەی هەرچی حکایەتی لەسەر بکرێ تا ئەو کاتەی عکسەکەی نەسەلمێنرێ ڕاستە یعنی طبعا زۆر بەشێک لە برادران بەشێکیان قسەکانیان کرد ینی من جارێکتر ناڕۆمەستەری بەڵام هەر لە دوایەوەی لە ساڵانی ڕابردووە چی وتراوە ئەنواعی جۆری شیرینی وەرەگیرێت لە گرێبەستەکانە لە داهاتی نەوتە لە چییە لە پاڵاوتنە نازانم ئەنواعی شتە لە دوای گرێبەستەکانی ئۆکسنمۆبیلەوە تاوەکو ئەمڕۆ کۆمەڵێک گرێبەستی تر کراوە کۆمەڵێک پشکی کۆمپانیاکان کڕدراوە و فرۆشراوە ئەمانەش داهاتیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە لەعین لەکوێیە خۆ وتراوە دوو حساب کراوەتەوە لە بانکەکانە بەڵام یعنی ئەگەر حەقێ ئێمە بزانین ئەم بڕە چەنە تاکەی نەزانین نە بە پرسیار جواب بدرێتەوە نە لە ناو لیژنە جواب بدرێتەوە نە لە تەلەڤیزیۆن جواب بدرێتەوە یعنی تاکەی ئەم پرسیارە گوماناویانە تاکەی وەڵام نادرێتەوە بەڵام من لە ئاستێکی ترە ینی بەداوای لێبوردنەوە ئەمە نووسراوێکی بەڕێز سەرۆکی حکوومەتە دکتۆر بەرهام کابینەی شاش ئەمە نووسراوەکە ئەم نووسراوە ناوەڕۆکی ئەم نووسراوە ئیسەلمێنەیە کاتێکە ئەو بەڕێزە سەرۆکی حکوومەت بووە ئەوی شەرەونەی من ئاگای لە داهاتی نەوتە بووە ئەوی شەرەوەنەی هاوڵاتیەکانی ئەم هەرێمە ئاگای لە داهاتی نەوتە بووە بۆیە من زۆر بە ئاسایی ئەزانم سەرۆکی پەرلەمانیش ئاگای لە داهاتی نەوت نەبێ چونکە سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی هەرێمیە ئەنجومەنی هەرێمی بۆ نەوت و گاز ئەگەر ئەو ئاگای لێ نەبێ ئەی منی پەرلەمانتاری داماو چۆن ئاگام ئەی هاوڵاتی چۆن ئاگای لێ بێ ئەگەر قسە لەسەر ئەوەیە هێنانی داهاتی ئەگەر قسە لەسەر ئەوەیە هێنانی داهات ئەبێتە مای ئەوەی لە حکوومەتی عێراق بیبڕنەوەوانە منیش لەگەڵ ئەوەم ینی بە شێوەیەک لە شێوەکان ببا بیزانین چەنە ئیتر دوای چۆن خەرجەکرێت شتێکی ترە ینی گرفتێکی تر ینی پەرلەمانتار حەقی خۆیەتی بپرسێ هاوڵاتیان حەقی خۆیانە بپرسن و بیشترسن ینی بە شێوازێکی خراپ مامەڵە لەگەڵ داهاتی نەوتا بکرێ پەرلەمان ئەرکی ئەوەیە یەکێ لە ئەرکەکانی ئەوەیە بڕی پارە پەسەند بکە و بیزانێت چۆن خەرجەکرێ ینی بەڕێز سەرۆکی حکوومەت ئەڕوا بۆ ئەم شوێنەکە بۆ ئەو شارەکە ڕاستە پارەکە خەرجەکە بۆ خەڵک بەڵام ئەڕوا بۆ نمونە لە گەرمیانە 200 میلیۆن دلار خەرجەکە بەڵام دەستی خۆش بێکارێکی باشە یەکەم ئەمە هی خۆی نییە بیکا بە چاکە بۆ خۆی دوام هاوڵاتیانی شارەکانی تریش حەقیانە لە داهاتی نەوت سوودمەند نەبێ بە قڵات زە چی بکە خۆ نەوتی نییە پێنجوێن چی بکە ینی کەوابێ دیارە گەرمیان زۆر لەوە زیاتری پێویستە بەڵام سەیسایقیش پێویستی پێیەتی واتە پێویستەکە ئەم پارە لە پەرلەمانە پەسەند بکرێ و لە پەرلەمانە بزانرێت چۆن خەرجەکرێ بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر لە راپۆرتەکەی حکوومەتە باسی
زیادکردنی سەرچاوەکانی داهات و جۆرا و جۆرکردن و نەک تەنها نەوت بەڵکو و پیشەسازی و کشتتوکاڵ و گەشتیاری. ئیشی من وەکو ئەندامی لیژنەی پیشەسازی قسەکردن لەسەر وەزارەتی پیشەسازی. وەزارەتی پیشەسازی بۆ لە بوجەی ئەمساڵە خەرجەکانی بەکاربردن و خەرجەکانی وەبەرهێنانی 81 ملیار دینارە. 6,000 تۆزێک کەمتر فەرمانبەری هەیە. 50 ملیار دیناری بۆ ئەو فەرمانبەرانەیە. تەنها 15 ملیار دینار بۆ پارەی پرۆژەکانی ئەمساڵە کە نۆ پرۆژەیە و 23 ملیار دینار داهاتی خەمڵێنراوە. داهاتی ئەمساڵ داهات زایدن پارەی پرۆژەکان لە بڕی خەرجی دەرکە ئەم وەزارەتە ئەمساڵ نزیکەی 30 ملیار دینار زیان بە حکوومەت و بە خەڵکی کوردستان نەگەیەنێ لە کاتێکە وەزارەتی پیشەسازی لە وڵاتانە بڕبڕەی پشتی دەوڵەتە. یەکێکە لە وەزارەتانەی دەرفەتی کارە دۆزێتەوە، یەکێکە لە وڵاتانەی شەڕی سیاسی پێکرێ، شەڕی ئابووری پێکرێ. لە هەرێمی کوردستانە وەزارەتی پیشەسازی بووە بە وەزارەتی بێکاران بەداخەوە، یعنی بێکارترین وەزارەتە. ئەمە ئەعترافی بەڕێوەبەرگشتەکانی ئەو وەزارەتە بەڕێزەیە. بۆ ئاگاداریتان ئەم وەزارەتە لە کابینەی 6 و 7ەوە هەر لە سەرەتاوە تاوەکو ئەمڕۆ تەنها 23 پرۆژەی هەبووە. تەنها یەک پرۆژەی بۆ جێبەجێکراوە لە ماوەی ئەو 4 ساڵە، ئەویش چاکردنی بینای وەزارەتەکە بووە. لە ئەمساڵیش جارێکی تر داوای ئەوەکە بڕێک پارەی تری بۆ تەرخان بکرێ بۆ چەند ژوورێکی تری بۆ ئیزافە بکە. بۆ ئاگاداریتان ئەم وەزارەتە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە بڕی 151 ملیار دینار زیانی بە دارایی ئەم وڵاتە گەیاندووە. لە پاڵ ئەوەشە ئەمساڵ 16 ملیار دیناری بۆ دانراوە بۆ بوجەی ئەوەی پێوتێ ئاعانات و چاکردنەوە ئەوانە. ینی لە ئێوە پرسم بەڕێزان، وەزارەتێک کاری نەبێ چۆن ئەکرێ پارە بکرێتە ناو بنزین بکرێتە ناو سیارەکانیوە؟ وەزارەتێک کاری نەبێ چی پێویستەکە ژوورەکانی پاکەیتەوە؟ وەزارەتێک کاری نەبێ چی پێویستەکە سبلیت دەمدا کارەباکە خراپکە؟ چی پێویستەکە پارە بۆ ئەمەدا بنێ؟ چی پێویستەکە وەزیر و بەڕێوەبەرگشتەکانی سەفەر بکەن بۆ وڵاتان؟ ینی ئەمانە خەمی ئەم وڵاتە ئەبێ چارەسەر بکرێت. ئەگەر قسە لەسەر ئەوەیە ینی ئەم وڵاتە پەرەی پێ بدرێ، ئەم وڵاتە لە ڕووی ئابووریوە چاک بکرێ، ئەمە خەمن ئەبێ چارەسەر بکرێن. ینی لە تازەترین راپۆرتی پێم وایە ڕۆژنامەی ڕووداو بوو کە یەکێکە لە ڕۆژنامە دیارەکانی کوردستان باسی ئەوە کە خەڵک هەیە لەبەر ئەوەی پارەی نییە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی خۆی ناچار بووە مناڵێکی ببا بوو بیفرۆشێت. ینی ئەمە ئەبێ هەمومان ڕاچەڵەکێنێ. لە وڵاتانە ڕۆژنامە دەوری هەیە لە چاکسازیە، ڕۆژنامە دەوری هەیە لە ڕاچەڵەکاندنی بەرپرسانی وڵاتە. ینی بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە لە بواری ڕۆژنامەگەریە یەکێکە لەو کەسانی کە شارەزایە و کاریگەری ڕۆڵی ڕۆژنامە ئەزانێ. بەڵام ئێمە ئەوە ڕوودات و کەسی هیچ کەس ڕناچەڵەکێ. خەڵکە بینن لە ژێر چادرایە دینارێکی نییە، ینی هیچ خانووی نییە، کەس هیچ ڕات ناچەڵەکێ. ینی وەکو برادران باسییان کرد، ئێمە لەگەڵ برادران تەبعاً خۆشبەختانە زۆربەی پەرلەمانتاران شار و شارۆچکەکان گەڕاوین. وەڵڵا ڕۆیشتە قوتابخانەی وا بەم جستانە دەرگای پێوە نییە، سۆبەشی نییە، نەوتیشی نییە. ئێتخوا تەلەبە خوێندکار وا پەروەردابێ لە هەمان کاتا مناڵەکانی ئێمەی پەرلەمانتاریش لە باشترین قوتابخانە خوێنن و مناڵی وەزیرەکانیش دیارە و بەرپرسانی تریش و بۆ نەخۆشیش ئەسڵ ناڕۆن بۆ نەخۆشخانەکانی خۆمان، کەم جارێک ئەڕۆن، ناڵێم ئەسڵ ناڕۆن، ئەڕۆن بۆ وڵاتانی دەرەوە. ێ باشە هاوڵاتیانی تریش ئەم مافەیان نییە. ینی وەکو پەیامخان بەڕێز پەیامخان ئاماژەی پێدا قەیرانێکی هەرە گەورە لە بواری ژنا هەیە کە ڕەنگە ئەو باشتر پێناسەی کرد. ناکرێ بوجە بەشێکی بۆ ئەوان بێ بە شێوەیەک لە شێوەکان کە چارەسەری کێشەکەیان بکات لە چوارچێوەی پلانە. ئاماژە بەوە بدەم لە 3 ساڵی ڕابردووە وەکو ئەندامێکی لیژنەی پیشەسازی و سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستانە یەکێک لەو دەستپێشخەرانەی کە کردومە ئەگە برادرەکانم شایەتی بدەن ئەوە بووە کە داوام کردەوە بۆچی پاڵاوگەی نەوت لە هەرێمی کوردستان دروست ناکرێ. کە قسە لەسەر پاڵاوگەی نەوتەکەین مەبەستمان ئەو پاڵاوگانە نییە کە بێمۆڵەتن، پاڵاوگەی مۆدێرن باسەکەین، پاڵاوگەی پێشکەوتوو کە ئەتوانێت ڕۆژانە 600,000 بەرمیل بپاڵێوێ، ملیۆنێک بەرمیل بپاڵێوێ. و پرسیاری بەدواداشونمان کردو و پرسیاری ئەومان کردووە خێرە لە بوارە جیاجیاکانە، لە بواری نیشتەجێبوونە، لە هەموو بوارەکانە وە بەرهێنان ئەکرێ
سەرڕای ئەوەی دەوڵەمەنی گەورە گەورە لە هەرێمی کوردستانە هەیە بەس بۆچی لە بواری پاڵاوگا وەبەرهێنان ناکرێت دیارە من بۆ خۆم بەدارەچوونم بۆ ئەم بابەتە کرد بۆ ئەوەی نهێنی ئەم بابەتە بزانم بۆم دەرکەوت لە چەند ساڵی ڕابردووە کۆمەڵێک وەبەرهێنی زۆر شارەزا زۆر بە ئەزمون و ناسراوی ئەم وڵاتە چی خەڵکی هەولێر چی خەڵکی سلێمانی داوای مۆڵەتیان کردووە لە حکوومەت و وەزارەتی سامانە سروشتەکان بۆ ئەوەی پاڵاوگە دروستکەن بەڵام بەداخەوە مۆڵەتیان پێ نەدراوە ڕێگەیان لێگیراوە ینی ئەمە لە کاتێکە ینی کە قسە لەسەر پیشەسازی نەوتەکەی من تەنها لەسەر پاڵاوگەکان قسەکەم چونکە بابەتێکی دوور و درێژە ئەگەر پاڵاوگەی نەوت لە هەرێمی کوردستانە هەبوایە پاڵاوگەی پێشکەوتوو کۆمەڵێک سوودی هەرە گەورەی ئەبوو لەسەر ئابووری ئەم هەرێمە ینی خۆتان نەزانن سوتەمەنی وزە بە شێوە گشتیەکەی ئێستا شادەماری ئابووریە ینی شادەماری ئابووری لەسەر ئاستی هەموو دنیا ئەگەر پاڵاوگە هەبوایەکی لە سوودە هەرە گرنگەکانی بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان ئەوە بوو ئەو گازوایلەی کە وەکو برادران ئاماژەیان پێدا لترێکی بە 1200 دینار ئەکردرێت ڕەنگە لە هەرێمی کوردستانە بۆ هەر لترێک بە 400 دینار دابین بکرایە ئەمە بۆ بنزینیش هەر ڕاستە بۆ نەوتیش هەر ڕاستە واتە خۆشتانە زانن هەرزانبوونی جۆرەکانی سوتەمەنی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر تەواوی کاڵاکانی تر هەیە ئەوەی پەیوەستە بە بەنانێکەوە ئەوەی پەیوەستە بە کرەی سەیارەوە ئەوەی پەیوەستە بە شیشەوە ئەوەی پەیوەستە بە دروستکردنی بیناوە هەرچی بیری لێکەیتەوە هەرچی بیری لێکەیتەوە سەرچاوە سەرەکیەکەی لە دنیای مۆدێرن و پیشەسازیە وزەیە ینی بۆچی ڕێگە نادرێت با بڵێن بۆ ڕێگە نادرێت ئەمە جگەلەوە ینی ئێمە ئەزانین یەکێ لە هەرە گرفتە هەرە گەورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە یەکێ لە هەرە کێشەکە گەورەکانی هاوڵاتیانی کوردستان قەیرانی سوتەمەنیە ینی ئێوە ئەزانن لەسەر جادەکان ئەڕۆن سەدان سیارە ڕیزی گرتووە بۆ وەرگرتنی بنزین سەدان بار هەڵگر ڕیزی گرتووە بۆ وەرگرتنی گازوایل ئیتر خۆتان ئەزانن ینی دۆخی سوتەمەنی لە هەرێمی کوردستانە چۆنە لە پاڵ ئەوە یەکێکی تر لە سوودەکانی پاڵاوگەی نەوت کە من پێم وایە ئەکرا زۆر زووتر شانبەشانی ئەنجامدانی ئەو هەموو گرێبەستەی نەوت کار لەسەر دروستکردنی پاڵاوگە بکرایە یەکێکی تر لە سوودەکانی ئەوە بوو ئێمە ئەزانین ڕاستە تا ئاستێک سوتەمەنی لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام ئێوە ئەزانن نەوعیەتی کوالێتی سوتەمەنیەکان چەند کێشەی بۆ ئێمە دروست کردووە لە ڕووی تەندروستیەوە ینی هەندێک جۆری سوتەمەنی دێتە هەرێمی کوردستانەوە قڕقۆشمی تێکراوە کە یەک دنیا نەخۆشی لەگەڵ خۆیان هێن هەندێکی تری سیکۆتینی تایە هەندێکی تری خمی تایە ئەنواعی شتی سەیر و سەمەرە ئەهێنێترە هەرێمی کوردستانەوە هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە ئەو سوتەمەنەی کە بەرهەم ئەهێنرێ سەرچاوەکەی هەرێمی کوردستان نییە تا حکوومەتی هەرێم خۆی بتوانێت کۆنتڕۆڵی کە لە ڕووی کوالێتیەوە ئیتر ئەمە زیانە ئابووریەکانی لەسەر ژینگە لەسەر ژیانی هاوڵاتیان و ئەم لەلایەک زیانە ئابووریەکانی تری کە تۆ کاتێکە سوتەمەنێکی خراپ بەکارهێنی لەسەر ئۆتۆمبیلە لەسەر تەواوی ئامێرەکان چەند زیانی هەیە یەکێکی تر لە سوودەکانی دروستکردنی پاڵاوگا بۆیان قسانە با بڵێن وردی ئەەکەمەوە بە ئومێدی ئەوەی لە دوای قسەکانم پشتیوانی بکرین بۆ ئەوەی هانی حکوومەت بدەین بەم کارە هەڵسێ یەکێکی تر لە سوودەکانی ئەوەتانێ ئەو یەکانەی کارەبا لە هەرێمی کوردستانە دروست کراوە وحداتی کە بەشێکیان بەڕێز کاک ئەحمەد ئیسماعیل دروستی کردووە گرێبەستەکانی بە جۆرێکە ئەرکی حکوومەتی هەرێمە گازوایلی بۆ دابینکە بەڕێز و بەرهێن مافی ئەوەی هەیە خۆی جۆری کوالێتی یاخود کوالێتی گازوایلەکە دابینکە با بڵێن دیاری بکە هەر کاتێک گازوایل نەگەیشتە و بەرهێن نەگەیشتە یەکە وحدەی کارەباکە یاخود نەوعیەتەکەی خراپ بوو تەمان وەری ناگرێت لەبەر ئەوەی زەرمەند دەبێ ئەو کاتە وحدەی کارەباکە ئەوەستێت بۆ هەر 24 سەعات 8 دەفتەر دۆلار لەسەر ئێمە حسابە کەواتە ئەگەر ئێمە لە ناوخۆوە پاڵاوگەی نەوتمان هەبوایە چەند گرنگ بوو لەوەش نەجاتمان هەبوو نقطەیەکی تری هەرە گرنگی کاتێکە تۆ پاڵاوگەی نەوتی مۆدێرن دروستەکەی سەدان کرێکاری ئەوێت دەرفەتی کارە ڕەخسێنێ ینی بۆ خەڵک ئەو هەموو ئەندازیارەی بواری نەوتمان هەیە وە کرێکارمان هەیە پێویستیان بەوەی ئیشان بۆ بدۆزرێتەوە ئیتر خۆتان نەزانن ئەمە چەند لەقی لێ بێتەوە
لە پاڵ ئەوەشە یەک نقطەی تری گرنگ هەیە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم هەر لەم بوارەوە لە دنیای پیشەسازی سەردەما بۆ حکوومەتێک کە نەوتی هەیە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە حکوومەتی عێراق لە یەک بەرمیل نەوتە $100 دەسەکەوێت بە نەوت دەرەهێنێت و ئەیفرۆشێ بە $100 بەڵام ئەو وڵاتانەی کە پاڵاوگەیان هەیە لەو $100 $150 تا $200 قازانجەکەن ئەو نەوتیشی نییە بەڵام ئەی پاڵێوێ کەوابێت ئەگەر من پاڵاوگەم هەبێ لە بری ئەوەی بەرمیلێک نەوت بۆ من $100 بکە $250 داهاتی ئەبێ بۆ ئەم هەرێمەی ئێمە تەمان درێژی ناکەمەوە گەرنا وردەکاری زۆر هەیە نقطەی هەرە گرنگکە بۆ من کە زۆر گرنگ بوو ئەوەیە ئەڵێ طبعا هەر لە خاڵی هەشتا کە باسی ئەوەکە بە تایبەت پیشەسازی نەوت بە جۆرێک کێشە سیاسیەکان کاریگەری سلبیان لەسەر دۆخی هەرێم نەبێت ینی یەکێک لە کۆڵەکە هەرە سەرەکیەکانی بنیاتنانی با بڵێن سەقامگیری سیاسی سەقامگیری ئابووری سەقامگیری وزەیە ینی ئەوێت تۆ هەوڵی ئەوە بدەی هەمیشە ئاسایشی وزەی خۆ بپارێزی لە کاتێکە ئێمە ئەزانین سەرچاوەی سوتەمەنی گازوایل نەوت بنزینی ئێمە لە عێراقە هەر کایە بەڕێز دووری مالکی تااقەتی هەبوو بەشە سوتەمەنی هەولێرە بڕێ ئیسلێمانی ئەبڕێ بە کەیفی خۆی یاری بە چارەنووسی سوتەمەنی و ژیانی خەڵکی ڕەشوڕوتی ئەم وڵاتەوەکە بەشێکی تریشی سەرچاوەکەی ئێرانە هەر وڵاتێکی ترە و لە ئاستێکامانە دوژمنی ئێمن لە ئاستێکا کە بەرژەوەندی خوێنەیە بێگومان دۆستن وەکو دۆست خۆیان پیشاندن واتە لەم هاوکێشەیە دەواازەی پەیداکردنی سوتەمەنی هەرێمی کوردستان بە ئێستاشەوە عێراق و ئێرانە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەوەی دەرفەت بڕەخسێنێ بۆ ئەوەی وەبەرهێنی ناوخۆیی لە هەرێمی کوردستانە پاڵاوگەی نەوت ئەنجامدا و بەڕێز وەزیری سامانە سروشتەکان هاتە پەرلەمان هاتە لیژنەکەی ئێمە ئەڵێ ڕێکەوتنمان کردووە لەگەڵ حکوومەتی تورکیا بۆ ئەوەی حکوومەتی تورکیا لە ناو خاکی خۆیان پاڵاوگەی نەوت دروستکە ئێمە نەوتی خاویان پێ بدەین پێ بفرۆشین ئەوانیش بەرهەمەکەی نەوت بە ئێمە بفرۆشنەوە من لە ئێوە ئەپرسم یانی ئەمە چەند دەرئەنجامی هەیە لەلایەک خواردنی حەقی وەبەرهێنی ناوخۆییە کە خۆی هاتۆتە پێشەوە ئەڵێ کاکە من پارەم هەیە و خزمەتی وڵاتەکەم ئەەکەم لەلایەکەوە حەق خواردنی حەقی ئەوانە لەلایەکی ترەوە گۆڕینەوەی عێراق و ئێران بە تورکیا چی فەرقێکی هەیە ئێمە لە پاشکوێتی عێراق و ئێران ڕزگارمان نەبێ بەڵام بە پاشکۆی تورکیا ئێمەش ئەزانین ئاسی دوژمناتی ئەوان بۆ ئێمە چۆنە یعنی ئەمە بەم شێوازە تۆ سەقامگیری سیاسی ئابووری وزەی وڵاتەکەی خۆتە پارێزی ئەمە تەنها لە بواری پاڵاوگەی نەوتە ئەمە جگە لەوەی لەگەڵ ئەوەی کە ڕێگەی نەداوە لەگەڵ ئەوەی ڕێگە نادا بەوە بەرهێن کە پاڵاوگەی مۆدێرن دروستکە لەگەڵ ئەوەی ئەڕوا لەگەڵ وڵاتێکی ترا ڕێەکەوێ بۆ ئەوەی پاڵاوگە دروستکە بۆ ئێمە لە هەمان کاتا دەرفەت دراوە بەبێ هەر بەکوترێ بە قودرەتی قادر سەدان پاڵاوگەی بێموڵەت لەم وڵاتە هەیە بەبێ ئەوەی گازوایلی بۆ دەستەبەر بکە بەبێ ئەوەی بنزینی بۆ دەستەبەر بکە بەبێ ئەوەی نەوتی سپی بۆ دەستەبەر بکە ژینگەکە خراپەکە مەترسیە لەسەر کرێکارەکانە نازانی بەرهەمەکەی لەکوێ ساغکاتەوە نازانین داهاتەکەی بۆ کوێ ئەڕوا ینی ئەنواعی دەرئەنجامی سلبی هەیە لە پاڵ ئەوە کە ڕێگە نادا دوو پاڵاوگەمان هەیە ینی زۆر بە ڕاشکاوی تکایە بە سنگفراوانیوە لێم وەرگرن پاڵاوگەی بازیان و خەبات لەلایەن دوو کۆمپانیای حزبیەوە کۆنتڕۆڵ کراون دواییش ئەیسەلمێنم هیچ قسەیەکم بەبێ بەڵگە نییە ینی ئەمە چی پرۆسەیە نا چی مانایەکە گەیەنێ ئەم هاوکێشەیە ئێوە خۆتان قەرار بدەن يعني انواع حكايات لم بوراها من رويشتم سرداني بينجوان ما كد لقال كومال برادرا ليروا نوت الرواب وايران بتنكر صدمه الاولى او بقى جلي كان غازويل ديتوا يعني اما والله تو الرواب الريوا برا سروكي برلمان للرابردوها كومالك فرمانبر هر فرمانبر هي دام زراوه بو اگدايتان امصال دام زراوه ينظر روش دوامي كردو بو اگدايتان ناوغشي ناينم
لە 11 ڕۆژەکە دوایەوە سیارەیەکی بۆ کردراوە لە ماوەی 11 ڕۆژە بە 5 دەفتەر دۆلار ماڵیشی لە هەولێرە هەموو ئیشەکەی ئەوەیە بێتە پەرلەمان و بڕاتەوە بۆ ماڵەوە سیارەی بۆ بکڕە بە سیارێکی کەی بۆ بکڕە بە دەفتەرێک دۆلار بێ من تێناگەم بۆ هەر ئەبێ پەرلەمانتار و هەر فەرمانبەرەکانی مۆنیکا و وەنەو شەوشتیانە بێم ناو بازاڕیانەی کە هەیە خۆگرێ سیارێکی هەرزانیان بۆ بکڕی طبعا ئەمە لە 3 ساڵی ڕابردووشە هەروە بوو ئەمە تەنها ئەم دەورەی جەنابووی نییە خۆکرێ ینی لە 3 ساڵی ڕابردوو بە ئێستاشەوە بە داوای لێبوردنەوە ئێڵێم دەیان وەفدی پەرلەمانی کوردستان چووەتە ئەمریکا ئەوروپا وڵاتانی عەرەبی من پرسیارەکەم دوای ئێوە وەڵام دەنەوە من بڕندکایە ڕۆیشتنی ئەم وەفدانە بۆ وڵاتان چی کاریگەریکی هەبووە لەسەر کوالێتی یاساکانمان چی کاریگەریەکی هەبووە لەسەر ئەوەی لەسەر ئەدای پەرلەمانتارەکانمان طبعا دوایی داوای لێبوردنەکەم قسە مەبڕن با تۆزە مناقەشەی برایانە و خوشکایانە بکەین ڕۆیشتنی ئەم وەفدانە توانی چی مۆدێلێک لە کاری پەرلەمانی بهێنێتەوە بۆ ئەم پەرلەمانە بۆ ئەوەی نەجاتمان لەم قەیرانە بێ کە ئێمە تیاین ڕۆیشتنی وەفد بۆ وڵاتان طبعا بە ئۆپۆزیسیۆن و دەسڵاتیشەوە ها ئەمە قسە لەسەر پەرلەمانتارێکی دیاریکراو نییە یعنی بە شێوەیەکی گشتی کەی توانی بێتە مای ئەوەی کە ئێمە سازانیەک بکەین لەسەر لانی کەم لەسەر بوجێک و کاک عەدنان ئاماژەی پێدا بۆ ئەوەی بوجەیەکی باشتر بۆ وڵاتەکەمان پەسەندکەین یعنی پرسیارە بۆیە من ئەمە جگە لەوەی یعنی ئیتر پارە بۆ ئەنواعی شت خەرج کراوە ئەمە جگە لەوەی کە یعنی پەرلەمانتار من بە حەقی نازانم وەکو پەرلەمانتارێک من بۆ خۆم چەند جارێک ناوی شماتۆتەوە تەمان بۆ سەفەر نەڕۆیشتم و ناشڕۆم بە حەقی نازانم ئەنی 8 ملیۆن دینار وەرگرم کاتێکشان نەخۆشەکەوم لەسەر بوجەی پەرلەمان خەرجی بکەم ڕاستە یاساییە بەڵام بەڕاستی بەڕەوای نازانم لەگەڵ ئەوەشە بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 92 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە هەمیشە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەڵێ بە پێی پەیڕەوی ناوخۆ ئێمەش ئەڵێن بە پێی پەیڕەوی ناوخۆ هەر وەفدێک لە پەرلەمانەوە ئەڕوا بە وڵاتان ئەبێ بە بڕیاری پەرلەمان بڕوا نەک سەرۆکایەتی پەرلەمان بە پێی مادەی 92 ئەڵێ پەرلەمان بۆی هەیە نەیوتووە سەرۆکایەتی پەرلەمان بۆی هەیە لە دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانە نییە ئەمە لە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی پەرلەمانە نییە ناکرێ بە تەوافقی نێوان فراکسیۆنەکان بکرێ واتە هەرچی وەفد ڕۆیشتەوە بە دەرەوە بەوەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە هەمووی نایاساییە ئەمە جگە لەوەی هیچ سوودێکی نەبووە بە ڕەئی من بۆیە من لەسەرەوە ساسە پێم وایە بایی چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆ ئەتوانین لە ڕێگەی ئینتەرنێتەوە زانیاری وەرگرین بۆیە من داواکەم تا ئاستێکی باش قەیرانەکانی ناوخۆ چارەسەرەکەین واز دەم شتانە بێنین یعنی بۆی ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین وەکو پەرلەمان دواتر ڕەخنەوگلەی لە حکوومەت بکەین دوا قسەم ئەوەیە یعنی دوعاکەم لای خوا بەدڵەوە و داواکەم لە پەرلەمانتارانی بەڕێز و ویژدانی هەموو کەسێکەکەم بە حەکەم هیوادارم وەکو کاک عەدنان ئاماژەی پێدا ئەم بوجەیە کە دوا بوجەی ئەم خولەیە خولی سێمی پەرلەمان بە شێوازێک پەسەند بکرێ کە تەواوی چین و توێژەکانی ئەم وڵاتە لی سوودمەند بێ بە شێوازێک پەسەند بکرێ کە تا ئاستێکی باش چارەسەری کێشەی هەژاری بکە تا ئاستێکی باش چارەسەری کێشەی تەندروستی و کێشەی ژن و ئیمزا قسە لەسەر بەهادەردانیشە طبعا بە ئیمزای ئەنجومەنی وەزیران بە فەرمانێک نزیکەی 700 کەس بە دوو فەرمانی جیاواز 700 کەس گەڕێنراونەتەوە بۆ سەر وەزیفەکەی خۆیان بە حساب وەکو لە فەرمانەکە هاتوو ئەمەیە لەیرە دوای نێرم تەواوی بەڵگەکانتان بۆ نێرم ئینشاءڵڵا بە حساب ئەمانە بەهۆی شەڕی ناوخۆوە دەرکراون بەڵام لە کاتێکا سەری لیستی ناوەکانەکەی بەرواری دامەزراندن بەرواری دەرکردن نووسراوە بۆ نمونە عەبدوڵڵا محەممەد نووری عەبدوڵڵای مەلانووری با بڵێن نووسراوە عەبدوڵڵای مەلانووری لە 1970 دامەزراوە لە 1970 دەرکراوە 1970 چ پەیوەندێکی هەیە بە 94 98 شەڕی ناوخۆوە کە تاریخێکی زۆر ناخۆشە بۆ ئێمە بۆ ئەم دووشتە تێکەڵەکەی لە یەک دنیا ناوی تایە بۆ نمونە هاتووە ئەلیفی کوڕی بە لە 2009 دامەزراوە لە بەرامبەریشی نووسراوە مباشەرەی نەکردووە 2009 مباشرە نەکردن چ پەیوەندی بۆ تێکەڵی ئەەکەی خۆ تۆ ئەگەرەک و کێشەیەکی چارەسەریکە طبعاً کاک فرسەتی بەڕێز ئەم بابەتەی بینی زۆر پشتیوانی کردن کە بیکەمە پرسیار کاک لەسەر کردن بە پرسیار بەڵام کاک فرسەتیان تخوا بامەش بڵێم
ئەمەم کرد بە پرسیارەکە لە 24 دەی 2012 کردن بە پرسیار 40 ڕۆژی بەسەر تێپەڕی وڵام نەدرامەوە لە کاتێکا بێ 15 ڕۆژ وڵام بدرێتەوە لە دوای ئەوە کردن بە پرسینەوە بۆ ئەوەی بەڕێز سەرۆکی حکومەت بانگ بکرێت بە ئێستاشەوە وڵامەکەم نەبینی باش ئەمە جەنابتان لێ بەرپرسیارن خۆ ئەمە ئەرکی من نییە بەتەنها وەڵڵا لەبەر خۆم نییە ئەمە لەبەر وڵاتەکەیە لەبەر هەمومانە لەبەر چالاکردنی پەرلەمانە ئەی باسی داهاتی نەوت ناکەم چەند جار لێ پێچینەوە و لێ پرسینەوە هەر وڵام نادرێنەوە ئەمە شتێکی سادەیە یعنی زۆر جار پێمانەوتێ هەر خەریکی نەوتن ئەمە شتێکی سادە و بەسیطە ئەی کاکە بۆ سەرۆکی حکومەت بێ وەڵڵا عیب نییە وەڵڵا گەورەیە ساڵی پار من لێرە ئەوتم من بۆ یاخچیم ئەمڕۆ هەندێک برادری پەرلەمانتار گلەیان لێ کردم وتیان چۆن نەبێ پەرلەمانتار بڵێ من بۆ یاخچیم باش ئێمە بەدەنگی بۆ یاخچیەک و فەلاحێک و مامۆستایەکی جامیعە هاتوین ئەبێ ئەمڕۆ کە قسە لەسەر بوجاکەین ئەبێ قسەکانمان ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگەکەمان بێ ئەبێ قسە لەسەر ژنێکیش بکەین قسە لەسەر بۆ یاخچێکیش بکەین قسە لەسەر کرێکارێکیش بکەین ئەبێ قسە لەسەر پێشمەرگەیەک بکەین کە ینی بەڕێز کاک حەمەشارە زووری ئاگادارە هیچ پێشمەرگەیەک بەوانەشەوە کە لە سەنگەرەکانی بەرگریکردنان لە ئێستاە هیچ کامیان لە 500,000 دینار زیاتریان نییە بۆ ئاگاداریتان تویشدانتان پێشمەرگەیەک مانگی 500,000 دینار وەرگریا 470,000 دینار وەرگرێ چەندی بۆ مناڵەکانی بێ چەندی بۆ کرێی خانوەکەی بێ چەندی بۆ چارەسەری کێشەی تەندروستی بێ چەندی بۆ ئەو هەموو خەون و خەیاڵە گەورەی بێ کە لە مێشکی هەیە وەکو منی پەرلەمانتار هیچی طبعا هیچی بەش ناکە بەشی چی بکە بۆ باقی فەرمانبەری وەزارەتی دارایی هەیە بەڕێز وەزیری دارایی لێرەیە دوێنێ تەلەفۆنی کردووە ئەڵێ من شۆفێرم لە وەزارەتی دارایی مانگی 300,000 وەرەگرم طبعا دامەزراوە ئەمە فەرمانبەرە تخوا 300,000 ناباشی چیەکە بۆ کەسێک 4 منە وڵی ئەوی 4 مناڵم هەیە خانووشم نییە دەبزانم بەشی چیەکە ینی پرسیارە بۆ بێ من 8 ملیۆنم هەبێ ینی ناکرێتتر تاکەم عەدالەتە دەسەبەر نەکەین لە ڕێگەی یاسایەکەوە بۆ بێ ینی وەزیرە 8 ملیۆنی هەبێ و یەک دنیا پارەش لەبەردەستیا بێ